بەڵێ کەلەیەوە فڕێیاوە لەوەی لەرینەوەیەک لە مێشکیا ڕوویاوە شەڕەخانێک لە مێشکیا ڕوویاوە بەهۆی ئەوەوە خوێنبەربوونێکی کەم لە مێشکیا هەیە بە پێسیدەکە داوێکی هاتوچۆوە کە ئۆتۆمبیل لیاوێتی لە نووسری ناوداری شاری سلێمانی و هەرێمی کوردستان مامۆستا شێرزاد حەسەن ئێمە پێشوازیمان لێ کرد ئەوەی کە پێویست بوو وەکو فریاگوزاری سەرەتایی لە نەخۆشخانەکەمان کە لەلایەن تیمەکانی 122 بۆ گەیەنرا بۆ نەخۆشخانەکەمان هەرچی پێدا کاری پێویستی پزیشکیە بوو لە بەشی فریاکەوتن بۆمان ئەنجامدا پێویستی بە وێنەگرتنی تیشکی مێشکی هەبوو پاشە جەمدانی ئەو سیتیسکانە دەرکەوت کە مێشکی شەڕەخانێک تیا ڕوویاوە واروەها خوێنبەربوونێکی کەم لە مێشکیا هەیە ئێستا قسە شتەکە بەڵام لە تەواوی لە هۆشداری تەواوانیە پێویستی بە چاودێرێکی زیاتر هەیە و لە ئەوەی کە پێویست بوو لە پشکنینی سۆنەر و ناوسکیوانە هەمووانشمان بۆ جێبەجێ کردووە ئێستا چاودێری چڕیەکەین لە ئێستادا پێویستی بە نەشەرگەری نییە تیمە پزیشکەکانمان ڕاستپاردووە هەمویان لەسەر خەتن و ئەوەی پێویستکان نەخۆشخانەکەمان هەموو شتێک بەردەستە کە بتوانین چارەسەری پێویستی بۆ بکەین زۆر سوپاسدان بەڵێ کەلەیەوە فڕێیاوە لەوەی لەرینەوەیەک لە مێشکیا ڕوویاوە شەڕەخانێک لە مێشکیا ڕوویاوە بەهۆی ئەوەوە خوێنبەربوونێکی کەم لە مێشکیا هەیە بە پێسیدەکە بەڵام ئێمە چاوەڕێەکەین لە چرخاژمەری داهاتووی کەشە وێنەی مێشی جاریشکە دووبارە بۆ ئەگرینەوە بۆ دڵنیابوون لە هەم لەو خوێنبەربوونە لە ئاستی و خوێنبەربوونە و هەروەها لە سەلامەتی بڕبڕەی ملی بڵێن کاگومێت شۆفێرەکە هاتووەتە ئێرە یا شۆفێرەکەی من بزانم لێرەیە بەڵێ هاتووە لەلایەن بنکەی پۆلیسی نەخۆشخانەوە ڕێکاری یاساییەکانی لەگەڵا ئەنجام درراوە.